قەرتاج ئەو ئیمپراتۆریەتەی تاکو ئێستاش دراوەکانی بەکاردەهێنرێن. قەرتاج بەو ئیمپراتۆریەتیە ناسراوە کە فەرمانڕەوایی تەواوی دەریای سپی ناوەڕاستی دەکرد. بە گەوهرەکەی باکووری ئەفریقا پەسەند کراوە، چونکە لەو ماوەیەدا ناوچەکانی ژێردەستیان بوشاندنەوەیەکی زۆر لە بوارەکانی ئابووری و سەربازی و شارستانیان بە خۆیانەوە بینیوە. بە یەکەمین بەهێزترین هێزی بازرگانی دادەنرا. کەشتیەکانیان دەگەیشتنە باکووری ئەوروپا و ناوچەکانی دەوروبەری. زمانی بونیقی زمانی فەرمیان بوو، ئەوەش زمانێک بوو ئەو شێوەی زمانی عەرەبی. قەرتاجیەکان لەگەڵ دانیشتوانی باکووری ئەوروپا و ناوچەکانی ئەسکەندەنافی و بەریتانیا و ئەڵمانیا بازرگانیان دەکرد، بەڵام ئەوان زمانێکی جیاوازیان هەبوو کە بە جورمانی ناسرا بوو. لەسەر چاوە مێژوویەکاندا ئاماژە بەوە دراوە کە جورمانیەکان کاریگەریەکی زۆری زمانی قەرتاجیەکانیان بەسەرەوە بووە. بە شێوەیەک زۆربەیان ئەو زمانەیان زانیوە، چەندین دەستەواژەشیان تێکەڵ بە زمانەکەیان کردووە. لە نێوان ئەو وشانەی کە تێکەڵاویان کردووە دووشە هەن کە تاکو ئێستاش بەکاردەهێنرێن، ئەوانیش شیلینگ و پێنین کە ناوی دوو دراوی کانزایی ئینگلیزەکان بوون و بەکاریان هێناون، مامەڵەیان پێوە کردوون. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە جورمانیەکان خاوەنی دراوی تایبەت بە خۆیان نەبوون، وەیە دراوە کانزایە بەربڵاوەکانی ناوچەکانی دەریای ناوەڕاستیان بەکارهێناوە. یەکێک لەو دراوانەش شیکل بوو کە بە ڕەچەڵەک شیلینگە و یەکێک بووە لە دراوە سەرەکیەکان کە لە قەرتاج بەکارهێنراوە. بە پێی سەرچاوە مێژوویەکانیش بازەوە دەکرێت کە ئەو دراوە لە بنەڕەتدا دراوێکی بابلی بووە. فینیقیەکان پشتیان پێبەستووە و بەکاریان هێناوە. هەروەها وشەی پێنی کە لە بونیقیەوە وەرگیراوە بەواتای ڕوخسار دێت. یەکێکی تر بووە لە دراوە کانزایەکانی قەرتاجیەکان، وێنەی گرنگترین خودایان بە ناوی تانیت لەسەر کێشاوە. هەر لەوەشەوە ئینگلیزەکان ئەستاون بە بەکارهێنانی وشەی پێنس و پێنی. ئەم ناوانە تاکو ئێستاش ماونەتەوە و بەکاردەهێنرێن و مامەڵەیان پێوە دەکرێت. هەتا مێژوو مێژووە ئەوە دەمێنێتەوە کە ئەو ناوانە ناوی قەرتاجین و قەرتاجیەکان یەکەم کەسن کە بەکاریان هێناون.